ئێمە وەک ژمارەیەک لە چالاکوانانی ژنان لە پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ داکۆچیکردن لەسەر مافی ژنان و تایبەتتر مافی مناڵەونبووەکانی هەڵەبجە و کەیسی مەریەم کە وەک مناڵێکی دۆزراوەی هەڵەبجە تا ئێستا لە سەروبەندی لێسەنەوەی ناسنامەدایە. داواکەین کە بە زووترین کات کەیسێکی نوێ و بەپەلە بکرێتەوە بۆ ئەوەی ناسنامەی ڕاستەقینەی بدۆزرێتەوە و بگەڕێتەوە باوەشی خێزانەکەی و بە دادگاگەیاندنی ئەو کەسانەی کە کەم تەرخەمیان لەم کەیسەدا هەبووە. لە هەر حاڵەت و ئەگەرێکدا هەڵەبجە وەک هەمیشە گەورەی خۆیە نوێنێ و هەمیشە ماڵی سەرجە مەریەمەکانە. داواکەین بۆ لەمەودووە ئەو مناڵانەی کە ئەگەڕێنەوە لە ڕێگەی دادگاکان و سەنتەری تایبەت و متمانە پێکرا و لە دەرەوەی وڵات پشکنینیان بۆ بکرێت و تا بە خێزانەکانیان شاد ببنەوە.